بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەران. هۆنی ئاسام خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەت پێتان گەیشتومەتەوە. ئەزیزان، لەم بەرنامە تایبەتە ئێمە باس لە بابەتێکی گرنگ دەکەین، باس لە پرسێکی گرنگ دەکەین کە پەیوەندی هەیە بە تاکانی کۆمەلگاوە، پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە بەگشتی، ئەویش پرزی خێزانە. 15 ئایار لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە بە فەرمی دانراوە بە ڕۆژی جیهانی خێزان. جا هەر ڕۆژێکی جیهانیش کەدا دەندەی بێگومان لەبەر گرنگی ئەم ڕۆژەیە بە هۆکاری زیاتر گرنگیدان پێیەتی و هۆشیارکردنەوەی خەڵکە سەبارەت بەم پرسە و لەگەڵیشیدا کارکردنە لەسەر ئەو بەرەنگاری و ئەو شتانی کە ئەمڕۆ لە سەردەمینێدا دووچاری خێزان دەبێتەوە. جا ئێمەمانەیە بزانین کە خێزانی کوردی ئەمڕۆ لە کۆمەلگادا چی گرفتێکی هەیە و ئەو ئاڵنگاریانە چین کە لە بەردەمیایە و ئەو لایەنانەی کە کار دەکەن لەسەر پرسەکانی خێزان ڕێکخراوەکان چ ڕۆڵێکیان هەبووە لەم نێوەندەدا، بۆچی باس لە ئامارەکانی جیابوونەوە کرێ، باس لە کەمی هاوسەرگیریە کرێ لەم ڕۆژەدا، ئەمانە چ کاریگەریەک لەسەر خێزان جێدەهێڵن. کۆمەڵێک بابەتی گرنگ و پرسی گرنگ سەبارەت بە بابەتە دەخەینە ڕوو بە میوانداری هەرێک لە بەڕێزان تافگە محەممەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی و هەروەها خاتۆ قومریا محەممەد شێخ محەممەد بەرزنجی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرە ئەویش لەگەڵمانە و بەڕێزیشیان لەگەڵمان دەبن لەم گفتوگوۆیە. تافگە خان بەخێر بێ. سپاس دەکەین مامۆستاگیان بۆی کە لەگەڵمان ئامادە بووین. سەرتا بۆ پرسیارە دەست پێ بکەین، گرنگی خێزان چییە لە کۆمەلگادا و ئەم ڕۆژە جیهانیانە کە دادەنرێ بۆ پرسێکی لەم شێوەیە چیمان پێ دەڵێت؟ بەڵێ خۆی ئەگەر گرنگی خێزان باس بکەین ئەبێ یەکەم جار خێزان باس بکەین کە یەکەیەکی سەرەکیە لە ژیاندا، یعنی لە هەموو ژیان هەموو بوارەکانی ژیان دەتوانی لە ناو چوارچێوەی خێزانە جێبەجێ بکەیت کە تۆ بە یەکەیەکی گرنگی دادنێ تو یەکەیەکی سەرەکیە ئەبێ بزانی پایەکانی خێزان چیە. پایەکانی خێزان چێن؟ دایک و باوک و مناڵەکان. ئەگەر مناڵەکانیش نەبوون ونبوون لە بەعزە کۆمەڵێک خێزان هەیە مناڵیتیانە، ئەو کاتە تۆ خۆ ناتوانین لە بازنەی خێزانە دەریکەی، ئەو کاتە ئەویش هەر خێزانە و پایی تایبەتی خۆی هەیە. بۆیە خێزان زۆر گرنگە. ئەنجا ئێمە لە کۆمەلگای ئێمە قودسیەت و پیرۆزی خێزان هەر بووە لە کۆنەوە، هەر لە کۆنەوە بوو. یعنی ئەگەر خێزان باوکەکە ژوون بوو بێ دایکەکە توانیەتی ببێتە کۆڵەکەی ماڵ، دایک بوون بوو بێت خێزانە گەورەکە توانی ویانە ببنە کۆڵەکەی ماڵەکە. بۆیە لە وڵاتانیش ئێستاشی لەگەڵ بێت کە دەگەڕێنەوە بۆ خێزان، ئەگەڕێنەوە بۆ خێزان. ساڵانی پێشووتر پێش ساڵی نەوەتەکان و زووتر هەوڵێک هەبوو لە وڵاتان کە ئینسان مرۆڤەکان تا 18 ساڵی پێویستی بە خێزانە، تا 16 ساڵی. بەڵام ئێستا ئەزانە مرۆڤ تاکەکان تاوەکو دەمرن پێویستیان بە خێزانە، هەتا دەمرن پێویستیان بە خێزانە. ئەنجا لە نەتەوەیە گرتووەکان ڕۆژیان بۆ هەموو شتێک داناوە. یەکێ لەو شتانی کە ڕۆژیان بۆ داناوە ڕۆژی جیهانی خێزانە. ڕۆژی جیهانی خێزان بەڕاستی ئەگەر ئێمە ئیستیسماری بکەین و بتوانین قسەی خۆمانی تیا بکەین و پەیامی جوانی تیا بنێرین، ئەوە ڕۆژێ دەبێتە ڕۆژێکی پیرۆز. بەڵام ئەگەر بەلا چەپەکەیا بڕوە ئەوە ئەبێتە ئەو ڕۆژەی کە خەڵکانێکی غەیری ئێمە ئەیانەوێت. بۆیە ئێمە پێویستە لەو ڕۆژە جوانەی کە ڕۆژی جیهانی خێزانە پەیامە جوانەکانی خۆمان بنێرین بۆی خۆز خێزانەکانمان بە تۆکمەی بمێنێتەوە. دەستخۆش بێخوا خات قومریا سڵاوت لێ بێم کاتت باش. ئەو پرسیارە بکەم کە ڕۆژی خێزانی کوردی ئێستا چۆن دەبینیت لەو ئاڵنگاریانی کە خێزان بەگشتی لە جیهاندا بەخۆی دەبینێ؟ ئایا توانین بڵێن هەرێمی کوردستانیش دووچاری ئەو گرفتانە بۆتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێوە و لەسەر جەمبینەرانمان. دەستخۆشیتان لێ دەکەم بۆ تەوەرە گرنگە بۆ بەرنامەیە لەسەر خێزان و گرنگی خێزان. لە ڕاستیدا خێزان یەکەیەکی گرنگی کۆمەڵگەیە و هەروەک ئاماژەتان پێکرد نەتەوەیە گرتووەکان لە 15/1993 بڕیاریاندا کە 15/5 بکەنە ڕۆژی جیهانی خێزان. لەگەڵەوەیە هەنگاوێکی زۆر درەنگوەختە لەسەر ئاستی جیهان بۆ دیاریکردنی ڕۆژێک بە ناوی ڕۆژی جیهانی خێزان، بەڵام هەر جێی بایەخی تایبەتی خۆیەتی
و ئێمە لە کوردستان خێزان بەپێی ئەو عەقیدە و بیر و باوەڕەی کە کۆمەڵگەی کوردی هەیبووە نەک لە ساڵی 93ەوە هەر بە درێژایی ژیانی مرۆڤایەتی لە کۆمەڵگەی کوردیە خێزان گرنگیەکی تایبەتی خۆی هەبووە، چونکە ئاینی پیرۆزی ئیسلام کە کۆمەڵگەی کوردی زۆرینەی موسڵمانە لە ئاینی پیرۆزی ئیسلامە خێزان وەکو یەکەیەکی گرنگی کۆمەڵگە گرنگی پێدراوە و جێگەی بایەخ بووە. بەڵام ئەگەر ئێستا سەیری واقعی ئێستەی کۆمەڵگەی کوردی بکەین بە دڵنیایی خێزان لە بەردەم کۆمەڵێک کێشە و ئاریشەی زۆر گەورەدایە، هەروەکۆی کە لەسەر ئاستی جیهان ئەو کێشە و ئاریشانە بەرۆکی کۆمەڵگەکان و بەرۆکی خێزانەکانی گرتووە. لە کۆمەڵگەی کوردیە خێزان تایبەتمەندی خۆی هەبووە، خێزان ئەو یەکە پیرۆزە بووە کە تێیدا بایەخ بە سەرجەم تاکەکانی خێزان دراوە و بەهایەکی باڵا لە کۆمەڵگەی کوردەواریە پاراستنی خێزان و شوناسی خێزان بووە. بەڵام ئێستا ئەبینن کە بەهۆی کاریگەریە نەرێنیەکانی تەکنۆلۆژیا بە شێوەیەک لە شێوەکان خێزانەکان تووشی کێشە بوونەتەوە، خێزانەکان ئاڵۆز بوون، خێزانەکان خەریکە بەداخەوە ئێستا کە ئەڵێن نەتەوە یەکگرتوەکان لە ساڵ 1993ەوە ڕۆژێکی داناوە بەناوی ڕۆژی جیهانی خێزان، واتە ئێستا بیریان لەوە کردوێتەوە کە خێزان پاراستنی خێزان و تەندروستی خێزان بەشێکی گرنگە بۆ پاراستنی کۆمەڵگەکان و بۆ پاراستنی خێزانەکان و بۆ پاراستنی تاک. سەنگەری خێزان سەنگەرێکە کە مرۆڤ تێیدا پارێزراوە و کەسایەتی مرۆڤ تێدا دروست دەکرێت. بەڵام ئەوەی کە ئێستا لە کوردستانە ئەگوزەرێ ئەگەڕێتەوە بۆ پێش ئەو واقعی کە نەتەوە یەکگرتووەکان هەستیان پێکرد، ئەوەی کە خەریکە بە سیاسەت بە شێوازێک لە شێوازەکان بە بەرنامە خێزانەکان و پێناسەی خێزان ئەشێوێنن کە ئەبینین لەو کۆمەڵگەی ڕۆژئاواییە شتێک بە ناوی خێزان وەکو تافگەخان ئاماژەی پێکرد نەبووە، واتە مناڵ لە دەوری دایک و باوک کۆ نەبووەتەوە. جارە خێزانی گەورەمان هەر نەبووە، خێزانە بچووکەکانیش مناڵ کە تەمەنی بۆتە 18 ساڵ ئەو ماڵە خاوەنداریەتی ئەو منداڵەیان نەبووە، بەڵکو چوەتە دەرەوە و دەوڵەت و حکوومەت لێی بەرپرس بووە. بەڵام لە کۆمەڵگەی ئێمەیە خەریکە خێزانە گەورەکان کە جوانیەکی گەورەیان هەبوو لە کۆمەڵگەیە کە بەهایەکی باڵا بوون لە کۆمەڵگەیە ئێستا وردە بچووک بوونەتەوە. یەکێکی تر لە بنەماکانی خێزان ئێمە خێزان بەچی پێناساکەین؟ هەروەکو ئاینی پیرۆزی ئیسلام ئاماژەی پێدەکات، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکات، یەکێکە لە نیشانە گەورەکانی خوای پەروەردگار بوونی خێزانە کە ژن و پیاوێک لە تەنیشتیەکە کۆ ئەبنەوە ئەبنە مایەی هۆکاری مەوەددا، ڕەحمە، ئاسوودەیی. لای ئێمە خێزان واتە چی؟ ئەو یەکە پارێزراوەیە، ئەو یەکەیە کە ئینسان تاک تێیدا هەست بە ئاسوودەییەکە، هەست بە ئارامیەکە، ژن هەست بە ئاسوودەییەکە، هەست بە ئارامیەکە. لای ئێمە خێزان یعنی لێبوردەیی لە خۆبوردن، لای ئێمە خێزان یعنی ڕێز، یعنی خۆشەویستی، خێزان یعنی قوربانیدان بۆ یەک ژیان. ئەگەر خێزانێک ئەم بنەما ئەم بەها باڵایانەی تێدا نەبێت، ئەو خێزانە ناتوانین ناوی خێزانی لێ بنی، چونکە پێناسەی خێزان زۆر گەورەیە، زۆر جوانە، زۆر گرنگە، زۆر بەنرخە. قوبری خان دەگەڕێن ئەگەر ئێمە ئێستا سەیرەکەین ئەڵێین لە کۆمەڵگەی کوردیە بەهۆی هۆکاری جۆرا و جۆر، یەکێک لە هۆکارەکان تەکنۆلۆژیا، هاوردەکردنی شارستانیەتی نامۆی بێگانە، هاوردەکردنی عەقڵیەتی تێنەگەیشتوو لە واقعی کۆمەڵگەی خۆمان وای کردووە ئێستا
ئێمە کۆمەڵی کێشەی خێزانیمان هەیە، گرفتی خێزانیمان هەیە، لێکترازانی خێزانیمان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە تا ئێستش ئێمە هەر پارێ هەوڵمان بۆ ئەوەیە هەموو لایەنەکانە بێ هەوڵمان بۆ ئەوە بێت کە پارێزگاری لەم یەکە گرنگە کۆمەڵایەتیە بکەین کە بناغەیە بۆ پاراستنی تاک بۆ پاراستنی خێزان و بناغەیە بۆ کۆمەڵگەیەکی تەندروست. سپاس. بەم سەتاگەر بێمە لای بۆ ڕێزت ئایا خێزان پاراستنی خێزان لە کۆمەلگای ئێمەدا ئایا تەنها پێویستێکی کۆمەڵایەتیە یان ئەتوانین بڵین ئامڕازێکە چەکێکە بۆ پاراستنی شوناسی نەتەوەی ئێمە؟ هەر لەسەر قسەکانی قمریە خان کە الحەمدوللا قسەکان تێر و پڕ بوو، بەڵام دەتوانم بڵێم لەگەڵ ئەو گۆڕانکاریە خێرایانەی ئێستا و تەکنەلۆجیا و ئەو شتانەی کە دێتە ئێرە کۆمەلگای کوردەواری پاراستنی خێزان لە لای هەرماوەتەوە، یعنی ئەتوانین بڵێن لە ١٩٩ کۆمەلگای کوردەواری خێزانی لا پیرۆزە. یعنی ئێمە نابێ شتێکی وا ترسناک بخەینە ڕوو کە بڵین کۆمەلگای کوردەواری خەریکە بەرەو هەڵدێربوونی خێزان دەڕوا ڕەشبینی نەخێر. ئێمە ئەو شتانی کە ساڵانی پێشووتر لە مەسەلەی جێندەر و مەسەلەی ئەو شتانە هاتە پێشەوە لە کوردستان خۆتان بینیتان کە لە ١٩ خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە قودسیەت و بەهاباڵاکان و ڕەوشتە جوانە کوردەواریەکان بمێنێتەوە. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە گیرمان خواردۆ بەدەستیەوە نەهێشتنی کاتە بۆ خێزان، نەمانی کاتە بۆ خێزان، هەمووی لە ژوورێکە خۆی قەتیس کردووە کۆبوونەوە خێزانیەکان کەم بۆتەوە. ئەوەی ترسناکە ئەمڕۆ ئێستا کەمبوونەوەی کۆبوونەوە خێزانیەکانە. سەبارەت بەو پرسیارەی بەڕێزت کردت کە خێزان پێویستێکی کۆمەڵایەتیە، بەڵێ خێزان بەڕاستی و پێویستێکی کۆمەڵایەتیە، چونکە ئەوەی لە خێزانە دەست ئەکەوێت لە سۆز و مەحەبەت و خۆشەویستی، یعنی ئەگەر بێت و تۆ چێژی ژیان پێناسە بکەی، چێژی ژیان خێزانە. ئەگەر لە چوارچێوەی خێزان هاتیتە دەرەوە بووی بە تاچێکی تەنیا، هیچ چێژێک لە ژیان نابینی، یعنی چ پێناسەیەک بۆ خۆتەکەی کەسێکی ئەودی و ئەودی و دیار نیە. بەڵام لە خێزانە هەز بە ئەمانەکەی، هەز بە ئاسوودەی ئەەکەی، هەز بە خۆشەویستی و سۆزەکەی، هەز بە مەوەددە و ڕەحمە ئەەکەی، یعنی ئەوە لە خێزانە کۆ دەبێتەوە. ئەنجا جگە لەوەی کە خێزان پێویستێکی کۆمەڵایەتیە، پێویستێکی ئاینیە. یعنی ئەوەی کە تۆ لە بەهاباڵاکان و جوانیەکان و پەرستشەکان و خواپەرستی و خۆشەویستی و مەحەبەت و ئەو عیبادەتە جوانانەی کە لە خێزانە فێر دەبی لە هیچ شوێنێکی کە فێری نابی، کەواتە پێویستێکی دینیشە، ضرورەتێکی دینیشەوە تا خوای گەورە بۆمان باز دەکا لە خێزانە کە مەوەددە و ڕەحمەیە. ئەساسی خێزان مەوەددە و ڕەحمەیە، کەواتە ئەو مەوەددە و ڕەحمە ضرورەتێکی دینیە. جا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، ئەوە یەکەم خیتابە بۆچی بۆ خێزان کە ئێوە بەرپرسن، کەواتە لە خێزانە بەرپرسیارەتی فێر دەبیت. کە دایک و باوک هەستی بەرپرسیارەتیان هەبوو بەرامبەر مناڵەکان سبەینێ دووبارە هەستی بەرپرسیارەتیان دەبێتەوە بەرامبەر بە خێزانەکانیان، بە خێزانە گەورەکەی خۆیان. دوای ئەوە دەبن بە خێزانێک ئەو هەستی بەرپرسیارەتە نەقڵ دەبێ بۆیان. کەواتە خێزان ضرورەتێکی دەرونیە، ضرورەتێکی کۆمەڵایەتیە، پێویستێکی دینیە، پێویستی یعنی هەموو بوارەکانی ژیان لە ناو خێزانە دەبێتەوە. پێویستێکی کۆمەڵایەتیە بۆ ئێمە نەتەوەی کورد، ینی زۆر گرنگتر نییە. لە ئێستادا جۆرێک تەوژم هەیە کە پرۆسی هاوسەرگیری قورس بووە، بەڵام بۆ ئێمە کە نەتەوەیەکی کەمینین ئەگەر بێتونەوەمان کەم بێتەوە مەترسی لەسەر زمانمان لەسەر شناسمان دروست ناکە. چۆن دروستی ناکە؟ کاتێک کە خێزان پێناسەی خێزان بە پێچەوانەوە ڕۆیشت، خێزان بوو بە شتێکی کە ئەو کاتە یعنی نەک خەتەری هەویەت بۆ دروست دەبێت، خەتەری هەموو ژیانت بۆ دروست دەبێت. ئیتر ژیانی زمانایەکی نامێنێ. لەبەرەوە چەند ئێمە بتوانین هەوڵی خۆمان ئەوە بکەین کە جوانی خێزان و ضرورەتی خێزان بۆ مناڵەکانمان باس بکەین. ئەوە هەموو جارێ من لە کۆبوونەوەی دایکان و باوکانیش ئاماژەی پێدەدەم، دەڵێم وێنە جوانەکانی خێزان لای مناڵەکانتان ئەمە دەربخەن
کاتێک کە تۆ لە شتێکە پێچەوانەی یەکترن لە ڕاو بۆ چوونێک وەکو دایک و باوک شتە جوانەکان لای مناڵەکان دەربخەن ئەو شتانە لە پشت پەردەوە و خۆتان باسی بکەن ئەگەر پێچەوانەی مەیکەنە نیقاشێک لە بەرامبەر مناڵەکان سبەینێ ئەڵێ بەڵام من شو ناکەم لەبەرەوەی کوڕەکە ئەڵێ ژن نایەنم ژنهێنان هەمووی ئاژاوەیە ژنهێنان هەمووی ئەوەیە کە ئیتر تۆ دەبێت لە سگرا ئابژی لە ئاژاوایە بژی ئەوە خەتای چی خەتای دایک و باوکەکەیە مافی ئەوەیان نەداوە بە مناڵەکان کە خێزان شتێکی جوانە خێزان مەسلەی خێزان ئەمن و ئەمانە ئاسوودەیە ڕاستە ئاژاوەی تایە ڕاستە هەموو هەندێک جار خلافی تایە کێبڕکەی تایە بەڵام کێبرچێکی شەریفانەی تایە من ئەمەوێ شتێکی جوانتر پێشکەش بکەم بە مناڵەکان باوچیان ئەوێ شتێکی لە من جوانتری پێشکەشکە با ئەو گفتوگۆ و ئەو نیقاشە لە پشت مناڵەکانمانەوە بێت بۆی مناڵەکانمان پرۆسەی هاوسەرگیری و پرۆسەی خێزانیان لە پێشساو نەکەوێت. دەستخۆش خاتۆ قمریە لێستادا یەکێک لەو شتانی کە باسی لێوە دەکرێت سەختی پرۆسەی هاوسەرگیریە زۆرێک لە گەنجان بەنانە بەنەبەر هاوسەرگیریکردن لەبەرەوەی کە داواکاریەکی زۆر هەیە بابەتی چاولێکەری هەیە لەلایەکی تریژ ئەگەر لەلایەنی پەرلەمان و حکوومەتەوە باسی بکەین ئاسانکارێکی وا بۆ گەنجان نەکراوە قەرزی هاوسەرگیری وەربگرن یەکەی نیشتەجێبوون وەربگرن بۆ یەکەم پرۆسە لەسەریان ئاسان بێ بۆ چونت چیە دەربارەی بابەتە؟ بەڵێ هەر وەک ئاماژەمان پێکرد کە ئەڵێن لە ساڵی 93ەوە نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕۆژەی داناوە ئەم ڕۆژە هەموو ساڵێک لەو ساڵەوە بۆ ئەوە دانراوە دەسەڵاتەکان حکوومەتەکان گرنگی بە دروستکردنی خێزان و پێکێنانی خێزان و ئاسانکاری بدەن بۆ پێکێنانی خێزان و ئەمە ئەرکی حکوومەتەکانە لێی بەرپرسیارن چونکە دروستکردنی خێزان هەروەکو لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاماژەی پێکراوە واجبێکی شەرعیە لەسەر گەنجان کە خێزان پێک بێنن و لە شریعەتی ئیسلامە لە شریعەتی خوای پەروەردگارە بە هەنگاو بە هەنگاوەکانی پێکێنانی خێزانی پیشان داوە و ئاماژەی پێکردووە و یاسا و دەستوری بۆ داناوە. بەڵام ئەمڕۆ خۆتان نەزانن ئەوەی کە بەتایبەت لە ساڵی 2014ەوە ئێمە مسلمە کە حکوومەت هیچ جۆرە هاوکاریەکی نییە وەکو پێشینەی هاوسەرگیری بۆ گەنجان کە بتوان پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن یا هاوکاری مادی کە ئەمە خۆی بۆتە گرفتێکی گەورە لەلایەکی تریشەوە داواکاری زۆری گەنجان یا تەڵەبیاتی زۆری گەنجان بۆ پێکێنانی خێزان چ خۆیان چ خانەوادەکانیان چ خێزانەکانیان واتە ئاسانکاری بە پێی پێویست نییە بەداخەوە توانین بڵین لە بەشێکی شەر نییە هەمووی بەشێکی زۆریش سەیرەکەین گرنگی بە پێکێنانی خێزانەدەن ئەگەر ئێمە ئاوەڕێکی جدی بدەینەوە سەیرەکەین ماوەیەک پێش ئێستا هەفتەی ڕابردوو بوو لە غەزە بەو بارودۆخە ناهەموارەی کە لە غەزەدا هەیە بەو بارودۆخە ناخۆشی کە لە غەزەیە هەیە بەڵام گەنجەکان ئامادە بوون پێکەوە پرۆسەیەکی هاوسەرگیری جەماعیمان بینی کە لە 300 کەس خۆی ئەبینیەوە. ئەمە ئاماژەیە بۆچی هێزێک پاڵنەرێکی گرنگی معنەوی هەیە کە پاڵنەرە ئاینیەکەیە کە ئیسلامە بۆ پێکێنانی خێزان بەبێ هیچ تەڵەب و داواکاریەک چونکە بەرەکەت لەوەدایە ئەو دوو گەنجە بە یەک بگەن ئیتر دوای ئەوە خوای گەورە خۆی ڕزقیانەدا یعنی نمونەیەکی جوانی پیشاندا لەوەی کە داهاتوو لە بەمادە نییە مهمەوەی ئەوان ئیرادەیان هەیە ئەیانەوێ پێکەوە بژین و ئەشبینین زۆرێک لەو خێزانانەی کە بە شێوەیەکی سادە و ساکار هاتوون چوونە ناو پرۆسەی هاوسەرگیری و هاوسەرگیریان کردو و خێزانیان پێکێناوە لەسەر بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام کەسانێک و خێزانەگەلێکی گەلێک بەختەوەرن پێچەوانەی ئەوانەی کە لەوانەیە لە کۆشک و تەلاری گەورەدا هاوسەرگیری بکەن و هاوسەرگیریەکانیان هەر لە سۆشیال میدیاش بیبینی سیرەکەی گەورە ئەستێرەی نازان میدیا و سۆشیال میدیا و جیهانوانە دوای ماوەیەکی کەم
ئیعلانیەکەن کە جیابوونەتەوە و خێزانەکە لێک هەڵوەشاوەتەوە کەواتە ئەبێ ئێمە بەردەوام کار لەسەر ئەمە بکەین لەسەر ئەم چەمکە بکەین کە خێزان و هاوسەرگیری و پێکێنانی خێزان پرۆسەیەکە کە خی پەروەردگار دایناوە بۆ گەنجەکان و هاوکاری خی پەروەردگار خۆی ڕزقیانەدا و ئەبێ هەردوو لە دوو خێزانی کوڕەکان و خێزانی کچەکان پێکەوە تەبا بن هاودەنگ بن هاوکوف بن بۆ ئەوەی بتوانن ببنە ئاسانکار بۆ پێکێنانی خێزانێکی تەندروست خێزانێکی ئاسوودە و خێزانێکی بەختەوە ئەگەر خێزانەکان بەعام بە چ ژنەکان چ کچەکان چ کوڕەکان واز لە چاولێگەری و دنیای مادی و مادیگەرایی بهێنن پێکێنانی خێزان و پێک دروستکردنی خێزان ئەوەندە قورس نییە بە مەرجێک لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە خۆش کرد هاوکار بن دەسەڵات و حکوومەت بلایەوە گرنگی بایەخ بەم بابەتە بدە کە لە کۆمەڵگەکەیە پێویستە هاوسەرگیری و پێکێنانی خێزان ئاسان بکرێت و ڕێخۆشکەر بێ بۆی وەوا نەب بە شێوازێک نەبێت کە خوا نەخواستە ڕێژەی تەلاق و جیابوونەوە بەرزتر بێت لە ڕێژەی پێکێنانی هاوسەر و هاوسەرگیری دەستخۆش بۆیە ئەرکی تاکتاکی کۆمەڵگەیە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە ئەرکی دەستگا خێرخوازیەکانە و ئەرکی حکوومەتە کە هاوکاری گەنجان بێت بۆ پێکێنانی خێزان و دروستکردنی یەکەی خێزان کە ئەمە بەهایەکی باڵایە لە کۆمەڵگەدا پاراستنی خێزان و پاراستنی ئەو بنەمە جوانانەی کە لە خێزانە هەیە و لە ئیسلامە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەل لە یەکەم هەنگاوەوە کۆمەڵی یاسا و دەستوری جواندانراوە بۆ پێکێنانی خێزان و بۆ ڕێزگرتن لە یەک و مامەڵەکردنی تاکەکانی خێزان لەگەڵ یەکە ئێستا چ ژن و پیاو بێ چ منداڵ لەگەڵ باوکو دایکی بێ چ باوکو دایک لەگەڵ منداڵەکانی بەڵێ ماڵسەتاگە لێستادا ئەتوانین بڵین دنیای جیهانگیریە ئێمە ئەتوانین بڵین نمونەی باڵامان سوۆشال میدیای ئەوشتانەیە کە ڕۆژانە بڵاو بێتەوە و بمانەوێ نەمێ وێنایەکی کۆمەڵایەتی لێەوە دروست بووە لەسەر پرۆسی هاوسەرگیری لەسەر پەیوەندی هاوسەرگیری لەسەر خۆشەویستی ئەو بناغانی کە خێزانی لەسەر دروستە بێ ئەو کەسایەتیانی کە دیارن لە سوۆشال میدیا بلۆگەرەکانن مۆدێلەکانن ئەو کەسانی کە ئیتر پەڕێکیان کردوتە و ناوبانکێکیان هیچ کارگەریان لەسەر پرۆسی هاوسەرگیری لەسەر پرسی خێزان دروست کردووە لە بۆ هەر خۆی تەکنەلۆجیە کاریگەریەکی هەیە لەسەر خێزان دوو کاریگەریەکە دەبێتە دوو بەشەوە ناتوانین بڵین هەمووی نەرێنی هەرێنیشی هەیە مەسەلەن تۆ خوشتێکرد لە وڵاتێکی دوورەوەیە لە ڕێی تەکنەلۆجیاوە لە ڕێی مۆبایلەوە ئەتوانین مباشر قسەی لەگەڵ بکەیت یعنی ئەو دوو دڵە ڕاوچەی جاران کە دایک و باوکەیان بوو بەرامبەر مناڵەکانیان کە لە دەرەوەی وڵات بوون ئەنجا ڕێگا دوورەکانمان بۆ نزیک دەکاتەوە هەواڵپرسینمان بۆ زیاتر دەکات یعنی ئەوە لایەنە ئەرێنیەکەیەتی ئەی باشە لایەنە نەرێنیەکەی چییە یعنی تەکنەلۆجیە لایەنە نەرێنیەکەی دەتوانم بڵێم زۆرتر لە لایەنە ئەرێنیەکەی یەکێ لەوانە خەڵکەکە فێری خۆپەرستی بووە یعنی ئەموم فێری خۆپەرستی بووە تۆ بڕۆ ماڵێک خێزانێک 6 کەسن ئەبێ 6 ژووریان هە دایک و باوک لەگەڵ 4 ژوور دوو خوشکەکە بە یەکەوە ئیدارە ناکەن بۆ چونکە ئەو خەریکی مۆبایلی خۆیەتی ئەوێ بە دەنجی بەرز قسە لەگەڵ هاوڕێکەی بکات دوو براکە عینەن خەریکی پلەیستەیشن و مۆبایلی خۆیانن کەواتە یعنی یەکێ لەو شتانەی کە نەرێنیە بەڕاستی دوورکەوتنەوەیە لە یەک خێزانەکان خەریکە یەکتری ناناسن یعنی حتا دایک و باوک خەریکە نەفسیەتی مناڵ ناناسن من ناڵێم هەموو خێزانێک نا بەڵام هەیە تۆ ئەمڕۆ مەسەلەن ئەتوانی بڵێ لە 10 خێزانەکان بەو شێوەیەن دوو ڕۆژیکە ئەبێتە لە 120 ئەبێتە لە 130 بۆ چونکە ئەو خێزان ئەوانە گەورە ئەبن و خێزانێکیکە دروست دەکەن تر هەر فێری تەنیایی بوون یەکێ لەوانە ئەنجا دوای ئەوە بڵاوکردنەوەی ڕسمی هاوسەرگیری ڕسمی ئاهەنگ و ڕسمی هاوسەرگیری و بڵاوکردنەوەی وردەکاری ژیان بڵاوکردنەوەی چوون بۆ چێشتخانە بڵاوکردنەوەی سفرە و خوان کە ئەمڕۆ ماڵی وا هەیە
بە ساڵ ناتوانێت سفرەیەکی جوان بڕازێنێتەوە، تۆ هەموو ڕۆژێ سفرەیەک دەڕازێنیتەوە بڵاوی دەکەیتەوە. ئەوانە هەمووی شتانێکن تەسیرێکی ئەرێنی و کاریگەرێکی زۆر ئەرێنی لەسەر خێزان تۆ لە 24 کاتژمێر ڕۆژەکە ئەمان دقێکی تۆشاندن، بەڵام زوربەی زۆری ڕاست نییە، زوربەی زۆری ڕاست نییە. یعنی شتێکە وەهمە وەهم بۆ خۆیانیان دروست کردووە. یعنی ئەگەر ئەمڕۆ من کوپەچایەکەی خۆم ئاوا نەگرم و ڕسمێکی لەگەڵ نەگرم، یعنی ئەمڕۆ ژیانی من بۆ بە سفر، بۆ بە سفر، یعنی بۆ خۆت ناژی، یعنی وای لێ هاتووە خەڵکەکە بۆ خۆی ناژی، ئەبێ هەموو شتێکی نمایش بکات. نمایشکردنێکی زۆر بلۆگەرێک دەچێن هەموو ژیانی خۆی نمایش دەکا، لەکوێ فریای مناڵەکەوێ، لەکوێ فریای سۆز و خۆشەویستی ئەکەوێ، لەکوێ فریای پەروەردە ئەکەوێ، لەکوێ فریای جێبەجێکردنی ئەو ئەرکە سەرشانی کۆمەڵایەتیانە، لەکوێ فریای سلەی ڕەحم ئەکەوێت، لەکوێ فریای عیبادەتێکی جوان دەکەوێت کە خەیاڵ و هەست و یەقینی لای ئەوە بێ کە بەرامبەر خوای گەورە وەستاوە. کەواتە بەس بۆ خەڵکە شتەکە، مادەم بۆ خەڵکە شتەکە وەهمیە، بەڵام بتەوێ و نەتەوێ مناڵ و گەنجیش چاولێکەری ئەکەن، معجەبن پێی، یعنی هەست دەکەن شتێکی جوان پیشان دەدرێت. بۆ چونکە ئەوان بوارە ئەوەی کە من دەرچی پێ دەکەم، تۆ دەرچی پێ دەکەی، مناڵێک و هەرزەکارێک دەرچی پێ ناکە، ئەڵێ ئەها چەند خۆش ئەژی هەموو ڕۆژێ لە مەطعەمێکە. زانە دەروون ناسەکان ئەڵێن ئەوانەی ژیانی خۆیان نمایش دەکەن کەم و کوڕیەکی زۆریان هەیە لەلایەنی بواری، لەلایەنی عاتفیەوە، لەلایەنی عاتفیەوە، یعنی ئیجماعی لەسەرە، ئەوانن دەرونیەن لەلایەنی عاتفیەوە، لەلایەنی سۆزداریەوە کەم و کوڕیان هەیە. ئەیانەوێ ئەو کەم و کوڕیەی خۆیان بەچی بە نمایشکردنی ژیان و تایبەتمەندی خۆیان. من حەقم چێ ژووری نووسنی تۆ چیتیایە، یعنی بۆ بزانم بەعزە شتێک تایبەتمەندی و بەعزە شتێک پیرۆزی ژیانی خۆتە، یعنی کۆمەڵێک شت پیرۆزی ژیانی خۆت. کەنتۆر و سندوقی جلەکانی من تایبەتمەندی خۆمە، جوان نییە مناڵەکانیشم بێن بیزانن چیتیایە. ئەنجا تۆ دەچی ئەو تایبەتمەندیە جوانەی خۆت و تایبەتمەندیە پیرۆزەی خۆت عەرز دەکەی، یا کامیرەکە دێنیتە پێشەوە برژانگت داناوە، یا بۆ تۆکست کردووە، یا فیلەرت کردووە، یعنی ئەوانە هەموو ئەوەی بۆ خەڵک دەژی. خەڵکیش کەس ڕازی نییە، کەس ڕازی نییە لێت. ئەوانە ڕاستە بۆ من و تۆ کاریگەریەکی نییە، بەڵام ئەتوانم بڵێم بۆ لە ١٩٠ هەرزەکاران کاریگەری نەرێنی هەیە. یعنی ئەوانەی کە بلۆگەرن و شتە تایبەتمەندیەکانی خۆیان عەرز دەکەن، بەڕاستی ئەبێ لە قیامەتی خۆیان بترسێن، تا ئەو ڕادێ لە قیامەتی خۆیان بترسێن. مەسەلەن من بلۆگەرێک ئەناسم، شتی جوان ئەڵێت، شتی باش ئەڵێت، ئەوە ئەبێ دەستخۆشی لێ بکەی، دەستخۆشی لێ بکەی. پەیامی جوانی هەیە، پەیامێکی کورتی هەیە، لە 3 دقەیە ئەیگەێنێت بە گەنجێک. کۆمەڵێک دەستخۆشی بۆ دێت و کۆمەڵێک ئەوەی بەرز دەبێتەوە، ئەو شتانی کە نازام چی پێ ئەڵێن بەرز ئەبێتەوە، بینەری و ئیعجاب و ئەوانەی بەرز دەبێتەوە، ئەوە دەستخۆشی لێ ئەکرێت. کێشی ناوبانگەوەی پاراستن لەو ناوبانگە پێویست بەوەی، ینی دەستخۆشی بە هاوێژی. بەڵام من کەشتە تایبەتمەندیەکانی خۆمم عەرز کرد، ئەبێ لە قیامەتی خۆم بترسێم، ئەبێ لە قیامەتی خۆم چ قازانجێک ئەکات، گەنجێک مراهقێک چ قازانج دەکات لەوەی کە تۆ چووی بە هاوسەرەکەتت گوت تۆ گوڵێکم بۆ بێنە بیرە دەستم، چ قازانجەکە لەوە؟ هیچ قازانجەکە. بەڵام تۆ دانیشتووی چیرۆکێکی جوان بۆ مناڵەکانت ئەجێڕیتەوە، دایک و باوک گوێیان لەو چیرۆکەیە کە بۆ مناڵەکەتی ئەجێڕیتەوە، چیرۆکەکە لە بەرەکەن و شەو بۆ مناڵەکە ئەجێڕنەوە، ئەوە لەوە تۆ پاداشتت دەست دەکەوێت. بەڵام لەوەی کە تۆ عەرزی خۆت دەکەیت و نمایشی جلەکانی خۆت دەکەیت و نمایشی خۆت دەکەی، بەخوا باوەڕ بکە من لە قیامەتیان ئەترسێ. لەبەرەوە ئەوانە تەسیرێکی زۆر نەرێنیان هەیە لەسەر خێزان لەو زڕوف و لە زەمانە. دەستخۆش. خات و قمریە، ئەگەر بینە سەر لایەنە یاسایەکەی، ئایا ئەتوانین بڵین ئەو یاسایانەی کە یاسای خێزانین و بۆ پرسە خێزانیەکان دانراون وەکو پێویستن، ئایان ئێمە توانین بڵین بۆشایی یاساییمان هەیە لە بواری خێزانیشدا، بەتایبەتی کە باز لە بنمونە یاسای توند و تیژی خێزانیەکە، یعنی ساڵانی پێشوو مشتومڕێکی زۆری لەسەر بوو ئەم بابەتە. بەڵێ، خۆی لە هەرێمی کوردستان یەکێک لەو یاسایانی کە لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچوو،
یاسای نەهێشتنی توندوتیژی خێزانی بوو. بەڵام لە ڕاستیە ئەگەر ئێمە بمانەوێت بە یاسا توندوتیژی خێزانی نەیەڵین یا بنەبڕی بکەین، سیرەکەین لە ساڵی 2011ەوە کە ئەو یاسایە هەیە و دەرچووە، توندوتیژیەکان ژمارەیان و جۆر و شێوازیان زیاتر و زیاتری کردووە ساڵ بە ساڵ، کەواتە ئەم یاسایە نەیتوانی ڕێگر بێت لە نەهێشتنی توندوتیژی، کە ئەمە لەوانەیە قسەکردن لەسەر ئەو یاسایە و بنەماکانی ئەو یاسایە و مەبەست وە سیاسەت لە دەرکردنی یاساکە خۆی پێویستی بە بەرنامەیەک بێت، بەڵام ئەوەی کە ئەتوانێ پارێزگاری لە کۆمەڵگە و پارێزگاری لە خێزان بکات، پاراستنی بنەماکانی ئیسلام و بنەما ئاینیەکانە، بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە لە پەروەردەکردنی تاک و پەروەردەکردنی خێزان و پاراستنی خێزان. وەگە بینن لە زۆربەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و فەڕەنسا و سوید و هەر وڵاتێک تۆ بڵی یاسایان هەیە بۆ نەهێشتنی توندوتیژی و پاراستنی خێزان و پاراستنی تاک، کەچی لە یەک چرکەدا بەردەوام 3 ئافرەت گەورەترین توندوتیژیان بەرامبەرەکرێت، واتە ئافرەتان لەو وڵاتانە زیاتر ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە کە دێن کار بەو یاسا دەرکراوانە ئەکەن، یا بۆ نمونە متعاهدن بەرامبەر بەو بڕیارانەی کە لە نەتەوە یەکگرتووەکان دەرچووە. بۆیە ئەم یاسایە ئێمە وەکو خۆمان بینیمان و خۆمان تەجروبەمان کرد لە ساڵی 2011ەوە کە دەرچوو خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و پاشان چوو بۆ دادگاکان و تەنانەت هەمواری یاساکانی ئەحوالی شەخسی لە پەرلەمانی کوردستان، هیچ کامیان نەیانتوانی توندوتیژیەکان کەم بکەنەوە بنبڕی بکەن، بەڵکو بەداخەوە توندوتیژیەکان لەسەر ئاستی تاک گوازرایەوە بۆ سەر ئاستی خێزان. لە ساڵانی ڕابردووە بینیمان کە چەندەها خێزان بەداخەوە لەلایەن کەسە نزیکەکانی خۆیانەوە کۆمەڵکوژ کران، بەڵام یاسا لەکوێ بوو؟ هەر بەم نزیکانە بینیمان لە پارێزگاکانی کوردستان و تەنانەت لە 1-2 ڕۆژی ڕابردووە بینیمان لە عێراق کە کچێکی 15 ساڵ چۆن ڕوبەڕووی توندوتیژی و کوشتن بوویەوە. بۆیە هەر وەک دەڵێن ئەو یاسایانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هاتووە، ئەو ئەحکامانەی کە لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە هاتووە، ئەو یاسا و بڕیارانەی کە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه وسلمەوە هاتووە بۆ پارێزگاری لە مرۆڤ، پارێزگاری لە کەرامەتی مرۆڤ، ئەو یاسایانن کە ئەبێ ئێمە زیاتر و زیاتر شارەزابوون لەو یاسایانە و کارپێکردنی لە کۆمەڵگەدا برە و پێ بدەین. هەروەکو کاڵەی نەتەوە یەکگرتووەکان یەکێک لە هۆکارەکانی دەرکردنی ڕۆژی جیهانی خێزان بۆ چی بوو؟ بۆ ئەوە بوو ڕۆشنبیری بڵاو بکرێتەوە لەسەر گرنگی خێزان و گرنگی پێگەی خێزان و پاشان کەمکردنەوەی ئاریشەکان، کێشەکان و دەست حکوومەتەکان پابەند بن بەوەی کە چۆن پارێزگاری لە خێزانەکان بکرێ. واتە ئەبێت لە بەرنامەی هەر حکوومەتێکە هەبێت لە خاڵە سەرەکیەکانە کە چۆن پارێزگاری لە خێزانەکات، چۆن ئەبێ پارێزگاری لە خێزان بکات. خێزان بۆ پاراستنی لایەنی جەستەییە، لایەنی دەرونیە و بۆ پاراستنی لایەنی فیکری و عاتیفی تاکەکانە کە تۆ خێزانەکە نەیتوانی پارێزگاری لەم لایەنەی تاک بکات، ئەم تاکە بەسەر لێشێواوی ئەچێتە ناو کۆمەڵگە. بۆیە گرفتی گەورەی تر دروستە بێ. بۆیە ئێمە جارێکی تر تەکید لەسەر ئەوە ئەکەینەوە پێویستە هەموو تاکێک لە کۆمەڵگەدا پرسی خێزان بەلایەوە پرسێکی سەرەکی بێت و چ لە خێزانەکەی خۆیەوە پاشان لە خێزانی دەوروبەرەکەیەوە، چونکە کۆی ئەم خێزانانن کە کۆمەڵگە دروستەکەن و کاریگەری ڕاستەوخۆشیان لەسەر یەکەیە، چونکە ئەمڕۆ دنیای میدیا و سۆشیال میدیا
بۆتە هۆکاری ئەوەی کە هیچ سنوورێک نەمێنێت یا سنوورەکان زۆر کاڵ بوونەتەوە بۆ پاراستنی نهێنیەکان. خۆ یەکێکی تر لە گرنگیەکانی خێزانەوەیە کە پێویستە هەروەکو ئایە قورئانی پیرۆز ئاماژەی پێ دەکات ژن لیباس بێت بۆ پیا و پیاویش لیباس بێت بۆ ژن. لیباسەکە یانی چی؟ واتە داپۆشەری کەم و کوڕی و عیبەکانی بێت کە چی بەداخەوە ئەمڕۆ پێچەوانەی ئەمە ئێمە ئەبینین بەعەکسەوە نەک عیبەکەیدا ناپۆشێت دێت گەورەتری شیەکات و زیاتر و زیاتر ئەی خاتە ڕوو بازنەی خێزان کە بازنەیەکی پیرۆزە جاری وا هەیە ئەپچڕێنرێت و کێشەکان ئەچێتە دەرەوەی خێزان. بۆیە وریابوون و ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاک بۆ پاراستنی خێزان زۆر گرنگە. خێزانەکانیش ئەبێ هەر یەکەیان لە ئاستی خۆیانەوە هەست بەو بەرپرسیارەتیە بکەن کە چۆن پارێزگاری لە تایبەتمەندی خێزانەکەی خۆی بکات، گرنگیەکان بەها باڵاکانی خێزانەکەی خۆی بپارێزێت، دەیباتە دەرەوە لەوە عەرزی تایبەتمەندیەکانی خێزانەکەی خۆی نەکات بۆ غەیری خۆی، بۆ دەرەوەی خۆی، بۆ دنیای میدیا و سۆشیال میدیا. زۆر سپاس. مامۆستا چاوگە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە لەم پرسیار باسی بکەین ئەویش ڕۆڵی ڕخراوەکانە، ڕخراوەکانی کۆمەڵگەی مەدینی. ڕخراوی ئافرەتانمان هەیە، ڕخراوی منداڵانمان هەیە، تەنانەت ڕخراوی پیاوانمان هەیە ئێستا. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە کەمێک وەستانی لەسەر بکەین ڕخراوەکانی ئافرەتانن. خۆ ڕەنگە ئێمە چەندین ڕخراومان هەبێت لە خزمەت ئافرەتانکاریان کردوێ ڕۆڵێکی کاریگەر و باشیان بینی بێ لە پرسەکانی ئافرەتا، بەڵام وەکو ئێستا دەبین لەناو کۆمەڵگەی خۆمان ئەم ڕخراوانە بە جۆرێکی پێچەوانە باس دەکرێن و بە تێکدەری خێزان ناو دەبرێن، بە تێکدەری خانمان باس دەکرێن. پێ دوایە ڕخراوەکان چ ڕۆڵێکیان هەبوو لە پرسەکانی خێزاندا؟ بۆچی ئەتوانین بڵێن ئەو تەوژمە بەرچاوە کە بە پێچەوانەوە کاریان لەسەر پرسی خێزان کردووە؟ بەڵێ، پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەزەکەم لەسەر یاساکان خێزان قسەیەک بکەم. یعنی بوونی یاسا ئەمڕۆ ضرورەتە، ناتوانین بڵێن ضرور نییە و یاخود بەکەم سەیری بکەین. بەڵام زەمینەی ئەو یاسا لە چ زەمینەیەک جێبەجێ دەکرێت، لە چ زەمینەیەک ئەو یاسایە جێبەجێ دەکرێت، لە چ زەمین یا ئیستیقرارێکی سیاسی کە من یاسام هەبوو ئیستیقراری سیاسیم نەبوو، بە دوواداچوونم بۆی نەبوو، نەسی یاساکانم جێبەجێ نەکرد، خەڵک بەکەمی سەیری یاساکە دەکا. یاسا یعنی ڕەدع، نایڵی ئەو شتە بقەومێ. بەڵێ کە قەومە بە دوواداچوونەکان کەم و کوڕی هەبوو، ئەو کاتە یاسایەکە هیچ معنایەکی نامێنێت، هیچ معنایەکی نامێنێت. بەڵام بوونی یاسا ئەمڕۆ ببێت ئەگەر ئێستاش جێبەجێ نەکرێت، ئێستاش هۆشیاری نەبێ بەرامبەر یاساکە، ئێستاش خەڵک ئاشنا نەبێ بەرامبەر یاساکە، طەبیعیە. بەڵام بوونی سەروەریە بۆ ئێمە. من لێرەوە ڕووی دەمەم دەخەمە حکومەت کە بە دوواداچوون بۆ ئەو یاسایە بکە، کەسانی پسپۆر لە پارێزەران و لە حاکمان ئەو یاسایە جوان دیراسە بکەن، بزانن ئەو یاسایە چ کەم و کوڕیەکی تایەوە ئێستا لە کوردستانە کە هەیە و خەڵکەکە لە بەرامبەر ئەو یاساش زوڵم و ستەمکاری و تونند و تیژی ئەکات. یعنی ئەوە زۆر ضرورە. سەبارەت بە ڕێکخراوەکان، بە تایبەتی ڕێکخراوەکانی ئافرەتان، لە ساڵی 90ەکانەوەی ڕێکخراوەکانی ئافرەتان ئیشی زۆر جوانیان کردووە. من ناتوانم یعنی ئیشەکانیان سفر بکەم. هەر هەمویان هەر زوو تۆڕی هاوبەش هەبووە، هەر زوو کۆبوونەوە هەبووە، هەر مەسەلەیەک لە سەبارەت بە ئافرەت ڕوویدا تونند و تیژی بوو بێت، بەرامبەر بە مناڵ کرابێ، بەرامبەر بە خێزان کرابێت، هەر زوو چوون بەدەمیەوە، ئیشی خۆیانیان کردووە. بەڵام بەردەوام نەبووە. بۆ چونکە ئیستیقراری سیاسی نەبووە، ڕێکخراوەکانیش هەر کاتێکا کە شتێک ڕووی داوە ڕێکخراوەکان ستۆپیان کردووە لە ئیشەکەی خۆیان، لە ئیشەکەی خۆیان ستۆپیان کردووە. من کاتێک سکرتێرەی یەکگرتووی خوشکان بووم یا ئەندامی سکرتاریەتی یەکگرتووی خوشکان بووم، بەشی پەیوەندیەکان و کۆمەڵایەتی بووم. سەبارەت بە خێزان حەفتانە بابەتمان هەبووە، جاری وا هەبووە 300 دایک و خوشکدانیشتون محازەڕەمان بۆ گوتون سەبارەت بە خێزان و پاراستنی خێزان و پەروەردەی مناڵ و بە هەموو بوارەکان، حتا ئەو کسانەی کە شویان کردووە دەستگیراندار بوون، حتا گوازراونەتەوە مانجی 2000 بینراون،
چۆن مامەڵە بکەن چۆن ژیانی هاوسەری یعنی من ناڵێم بەس ئێمە وەکو یەکگرت و خوشکان هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی ئێمە و ئەو ڕێکخراوە ئیسلامیانەی کە هەبوون لەو بوارە زۆر جوان ئیشی خۆمانمان کردووە. ئێستاش تۆڕی پاراستنی خێزان هەیە. من ئاگام لێ لە دوور و لە نزیکەوە ئاگام لێ ساڵانە بەرنامەی خۆیانیان هەیە، شتی جوانیانی هەموو ڕێکخراوەکان ئەندامیان تیا هەیە. ئێستا پانێڵیان هێمە ڕۆژی یەکشەمە پانێڵێکی جوان لە جامیعە هەیە، تۆڕی پاراستنیش ڕۆژی پێنجشەمە کۆڕێکی پانێڵێکی جوانی هەبوو سەبارەت بە خێزان. لە بواری یاسایی قسەی تیا دەکەن، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری زانستی، لە بواری تەکنەلۆجی هەمووی قسەی تیا دەکەن. بەڵام چێن ئەوانەی گوێ لێ ڕادەگرێت. هەر تۆ بڵێ ئەو شتە خراپە ئەو شتە خراپە ئەو شتە خراپە ئەوە باش نییە ئەوە ئیژ ناکە ئەوە ئیژ ناکە کە خستمە سەری زانیم من کەسێکی ئەتیادی بم لە ماڵەوە کە ئەوە نەوتیان ڕێکخراوەکان ژن خراپەکەن ڕێکخراوەکان خێزان هەڵەوەشێنەوە من ناڵێم نییە لاچ هەش بوو هەیە بەڵام هەمووی نین لە پەنجەی دە زۆر کەمتر یعنی دەتوانی بڵێ لە 100 کەسانێکن کە ئاوا بیانەوێ خێزان بەرەو هەڵدێری بەرن. بەڵام زوربەی زۆری پاراستنی خێزانی بەلاوە گرنگە. بەڵام کە من وەکو تاچێکی کۆمەڵگا لە تەلەڤیزیۆن ئەو باسی هۆشیاری بۆ من دەکات لە بواری ڕۆشنبیری لە بواری کۆمەڵاتی خستمە سەریوی دەڵێن نیسانەوە قسە دەکات کەم خێزانی تێکداوە ڕێک ئەی گۆڕم لای ئەبم کە من خەڵک گوێم لێ ڕانەگرێ چۆن پێم ئەڵێ هیچم نەکردووە وانە منەوە دیفاعنیە لە ڕێکخراوەکانی بکەم. کاتۆ گرفتیە لە کاری ڕێکخراوەکان خوانە گرفت هەیە چۆن نییە گرفت هەیە گرفتی ئابووری هەیە گرفتی کۆمەڵایەتی هەیە قەیرانانە بۆ گرفتی سیاسی کە یەکەم گرفت و بربەستە بەرامبەر ئەو ڕێکخراوانە. من پێشنیارێک ئەەکەم تۆ پێشنیارێکی جوان ئەەکەی هەمویان لەگەڵتن بەڵام کە لە مێزەکە چوونە دەرەوە بردیانەوە لای بوارە سیاسیەکەی خۆیان ئەڵەن چۆن ئێوە کەوتونەتە ژێر کاریگەری ئەوان تۆ بەلایەشی کە ئیش بکە هەر هی ئەوان بێت با پێشنیارەکەی ئەوان بێ بەڵام با ببێ بە پێشنیاری تۆ ئیتر 2000 3000 4000 هەسارت ئەکەنەوە. یعنی کەواتە بربەستە سیاسیەکە گەورەترین بربەستە بەرامبەر ڕێکخراوەکان بەڵێ زۆر لاوازی کرد ئەنجە بربەستی دارایی اقتصادی کە من بچم بۆ لادێک پێویستم بە سارەیەکە پێویستم بە پارەیەکە پێویستم بە دوو مەچینەی خەیاتیە بیبم بۆ لادێکە بیدەم بە دوو کەسکە خەیاتی دەزان و مەچینەی نییە پێویستم بە کۆمەڵێک شتی چنین و ئیشی دەست و ئەوانە کە هیچم پێ نەبوو بۆی قسەشی بۆ بکەم ئەڵێ من پێویستم بە شتێکە بە شتێک فێری چنین بکەم مەچینەیەکی چنینم بۆ بێنی هاتووی قسەم بۆ دەکەی بەدەستی بەتاڵ گوێم لێ ڕاناگرێن کەواتە گرفتەکان زۆرن. خاڵ کۆتا قسە لە بۆ ڕێستان وەرەگرم چکە کاتم نەماوە سپاس دەکەم ئەگەر بە کورتی کۆتا پەیامت بگەێنی چی بکەین بۆ پاراستنی خێزان. بەڵێ وڵایی بۆ پاراستنی خێزان ئێمە ئەم بەرنامەیە و سەرجەم بەرنامەکانی تر بۆ بڵاوکردنەوەی هۆشیاریە یەکێک لە کارە هەرە گرنگەکان جەنابەت پرسیارێک کرد لە تافگەخان کرد لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان. ئێمە پێویستە پۆڵێنی کاری ڕێکخراوەکان بکرێ هەموو ڕێکخراوەکان ئایا بە یەک ئەجەندا ئیشەکەن بە یەک سیاسەتی ئیشەکەن ئایا کارەکەن بۆ پاراستنی خێزان نە ئەرکی ئێمەیە پۆڵینێکی ئەم ڕێکخراوانە بکەین هەوڵ بدەین ئەو ڕێکخراوانەی کە ئەجەندای دەرەکی و سیاسەتی دەرەکی ئەهێنە هەرێمی کوردستان ئەبێ قاچی و دەستی ئەم ڕێکخراوانە ببڕین لە کۆمەڵگە چونکە بوونەتە هۆکاری تێکدانی خێزان و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئێمە ببینە هێزێکی فشار بۆ پاراستنی خێزان سەرجەم چالاکوانان سەرجەم ئافرەتانی سەرکردایەتی ئەندامانی پەرلەمان ئەگەر پەرلەمانمان هەبوو ئێستا لەسەر ئاستی عێراق پەرلەمانتارمان هەیە هەموو ئەمانە بێنە سەرخەت ئێمە بین پێش هەمووشت دەستنیشانی کێشە و گرفت و ئاریشەکان بکەین ئەوجا بتوانین چارەسەریان بۆ بدۆزینەوە. بڵێم کێشە نیە کێشە هەیە ئەگە بڵێم ئاریشە نیە ئاریشە هەیە ئەگە بڵێم هەڵوەشانەوەی خێزانی هەڵوەشانەوەی خێزان هەیە کەواتە پێویستە تیمێکی گرنگی نیشتیمانی دروست بکرێت بۆ پاراستنی خێزان لە هەرێمی کوردستان کە
ئەمەش بە کەسانی خەمخۆر و دڵسۆزەکرێت. سپاس دەکەین مامۆستا تافگە کۆتا قسەت لەسەر پاراستنی خێزان لەسەر گرنگی پێکی خێزان لە کۆمەلگای ئێمە. بەڵێ بەڕاستی پاراستنی خێزان ئەرچی هەر هەمومانە ئەرچی هەر هەمومانە. ئێمە ئەگەر باس لەوانە بکەین ئەوانەی کار دەکەن لەسەر هەڵوەشانەوەی خێزان و فکری نامۆدێنن ئەبێ ئێمە چەچێکی بەهێزمان پێبێت لە بواری ڕۆشنبیری خۆمان کارکردن هەوڵدان ئیشی خۆمان بە جوانی بکەین. ئەگەر ئیشی خۆمان بە جوانی بکەین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە. ئەوەنەی گوێ لە من ئەگرێت ناچێت گوێ لە خەڵکیکە بگرێت. بەڵام ئەگەر من لاواز بووم ئیشی خەڵکانی کەم هەموو کرد بە سفر لە شتە جوانەکان دەستخۆشیم لێ نەکرد لە شتە ناباشەکان ستۆپم پێ نەکرد ئەو کاتە کەسیش گوێ لە من ناگرێت. بۆیە پێویستە ئێمە چەچی ڕۆشنبیری و دینداری خۆمان و پێبوونی خۆمان و ئاراستە جوانەکانی خۆمان و خیتابی خۆمان جوان بکەین. بە تایبەتی من لێرەوە ئەیڵێم مامۆستا ئاینیەکان کاریگەریەکی زۆر زۆریان هەیە لەسەر ڕاستکردنەوەی ئەو چەمکە هەڵانەی کە بەرامبەر ئافرەت و بەرامبەر خێزان هەیە. بۆیە پێویستە ئەوانیش بێنە سەرخەت و شتە جوانەکان و شتە باشەکان عرض بکەن و نمایشی بکەن بۆ ئەو خەڵکەکە ئیسلام چۆنە و چەند جوان مافی ئافرەتی داوە و چۆن پاراستنی خێزان دەکا و چۆن پاراستنی مناڵ و هەموو شتێکی گرتۆتە خۆی. بەڵێ سپاس بۆ هەرێک لە بەڕێزان خاتو قمرێ محەممەد و هەروەها خاتو تافگە محەممەد کە لەم تەوەرە لەگەڵمانە بوون. سپاس بۆ بینەری ئێوە بە هیوای ئەوەی کە خۆتان و خێزانەکانتان سەلامت بن. ئەم کات و گشت کاتێکتان پڕ بێ لە خێر و خۆشی و پەیامەکانمان لێرە گەیشت بێ. بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.